بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە بەردەوامی قەیرانی موچە و ڕێکنەکەوتنی هەرێم و بەغداش دەکەین لەسەر موچە کە تاکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی لەسەر نەود و لەسەر موچە نەکراوە بەتایبەت لە پرسی نەوت ناکۆکی زۆر هەیە لە بینی هەرێم و بەغداد کە بەغداد داوای هەموو نەوتەکە دەکات ئەوانی ژامادەنین هەموو دۆسینە نەوت ڕادستی بەغداد بکرێت ئەمە ژوای کردووە کە موچەی موچە خۆران دوا بکەوێت لاسی ناو خۆشایی چاوڵێکیان نییە بۆی کە موچە دابش بکەن لە زاری بەشێک لە وەزیرەکان بازدەوە دەکەن کە بەش چارێکە موچە داهاتێ لە بەرزنانی لە کاتێکە داهاتی ناو خۆنەوت لە سەمانگە ڕابردوو بەشێوە دەکە کە موچە دابش بکەن بەڵام خۆیان ئامادەنین ئەو بژاردێش بگرنە بەر باز لە لێکەوتەی دواکەوتنی ڕێکەوتنەکە دەکەین نەگەر ڕێکەوتنەکە لەمە زیاتر دوا بکەوێت چ کاریگەرێکی خراپی هەیە وایە ئەم جارە بەغداد بۆچی ئەوەدا مەرجەکانی زیاد کردو بە تایبەت بە سیوتیەوە بە دۆسیێنەوت کە پێشتر بەداهاتی ناوخۆ ئامادە بوو موچە بنێرێت ئەم پرسە لە هەرێک لە بەڕێزان مامۆستا حەمە حوسێن هەورامی ئابووریناس و مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین زۆر بەخێر بێ مامۆستا حەمە حوسێن ئەگەر لە بەرزستانەوە دەست پێ بکەین ئەو کاری ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر نەوت و لەسەر موچەش بۆچی دەگەڕێن تۆ لە کاتێکە ئێمەوە چوینە مانگی حەوتەوە موچەی مانگی پێنج دابش نەکراوە دوو مانگ موچە دواکەوتووە بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوەش و کەناڵەکەشتان و بینەران و بیسەلانیش برای بەڕێز ڕێککەوتن و ڕێک نەکەوتنی ئەم دوانە شتێکی ئاشکرایە هەموو کەسێک دەزانێت چۆنە تۆ بتەوێ حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لەسەر نەوت ڕێکوێ نەوتی تەسلیمکە مستەحیلاتە ناگەنە ئەو ڕێککەوتنە کە بیەوێت بتەوێت نەوت کاتێت تۆ ئیتیفاقیەکی 50 ساڵی لەگەڵ تورکیا هەیە ئەو 50 ساڵە چی لێ هاتووە خۆ هەر مەردوداتی ئەوە یەتەوە سەری کە ئەم ڕادەزنەکردنە نەکرێت ئەوە نا لە قانونی فیدراڵیەکانە کە مرکزی تەجەمەعی ئیرادی هەموو وڵاتەکە ئەگە چەند فیدراڵیشی دوێ ئەچێتەوە یەک مرکز ئەگەر بێت و ئەمان نەوتەکە تەسلیمکەن وابزانم ئەوانەی کە لەگەڵیانن لەوێ و اتفاقیان کردووە ڕازی نابن وە خۆشیان ئەمڕۆ نەوت سلعەیەکە چەند ئابووریە ئەوە نەش سیاسیە زەختی سیاسی پێ ئەەکەن بۆیە تەسلیمی ناکەن و ئەوە نییە کە تۆ بڵێ ئەنجومەنی وەزیران قراری لەسەر باو وەزیرانی هەرێمە بەس هەرێم ئەوە شتێکی شکلێ نا دەسەڵاتێک لەسەرەوە هەیە خۆی اتفاقیەکەی کردو و خۆشی قەرار ئەیە بتەوێ ئەڵێن ئەنجومەنی وەزیرانەوەکۆ ئەبێتەوە ئەوانە کەس بە تەمای ئەنجومەنی وەزیران نەبێ شتێکی لێ دەرچێت ئەمە مەسەلەکە ئەوەیە کە هەردوو لە حکوومەتی عێراقیش من پێم وایە لەم مەسەلەیە کەم تەرخەمە تۆ قەراری نادی پاریست هەیە کە دەرچووە نۆدڕاگری یخۆ ناوتۆ تۆ نۆدڕاگریت و هەر ئەوە بمێنێ ئەبێ شێوازێکی بۆ بدرستەوە بۆی تەسویقیکەی کە تەسویقی شرکت ئەو کاتە عمومی خەڵکی کوردستان و عێراقیش ئێستا شەر بە بازار دەکرێت بەڵام بە قاچاق نییە ئەوە بەجزیە شتێک بە قاچاقە کە بۆ کۆڵە برێتە ئەو دیوەوە ئەم بە تەنکەری گەورە ئەچێتە ئەو دی ئەمە لە قاچاقی دەچوە ئەم پێڵێن دزی ئەم دزیەش دراوسەکان بەشدارن تایە ئەگەر ئەوان بەشدار نەبن چۆن نەتوانن سەدەها تەنکەر ڕیزە بێت بەرەو ئێران و بەرەو تورکیا و ئەو شوێنانەوە لەوێ ئەچێت بۆ ئەفغانستان و پاکستان و لەوە نازانوە چێ بۆ شوێنی کە هەموو کەسێک دەزانێت کارێ حەکیمیان باش بەس بۆ بەڕێزت ڕژبینی لەسەرەوەی کە لەسەر نەوت ڕێک ناکەون چکە بازەوەکە لێ تێگەشتنیە کە بەڵام نەگەشتوتە قۆناغیەوەی کە واژۆ بکرێت لەسەر دۆسینەوە چکە ئێستا بەغداد داوای هەموو دۆسینەوەتەکە دەکات یەخوا ئێمە بۆچوونەکەمان هەڵە بێ یەخوا ئەوان ڕێکەون و ئێمە بۆچوونەکەمان هەڵە بێ خەڵکی ئیسفادەکە بەڵام دەستیان لە دەستی نەوت نابێتەوە کاکە نەوت ئەو سلعەیە کە پێم وتی چەند اقتصادیە دوو ئەوەنە سیاسیە زەختی سیاسی خۆیان
بۆ نۆتە ئەکەن. ئەی کۆمپانیەکان ئێستا بوونەتە بارمتەی کۆمپانی نەوتەکانیش کۆمپانیا کێ ئێستا ئەو کابرایە کە ئەمریکیەکە پێشتر وتەبێژی هاوپەیمانان بوو لە هێزە عەسکەریەکان، ئێستا خۆی خانشین کردو و هاتووەتە ئەوێەوە و قازانجەکە زیاترە دیارە خۆی خازانج کردووە. جا ئەمە ئەگەر زەختێکی ئەمریکی سەرف هەبێت لە هەردوو لا زەختێکی ئەمریکی ئەڵێن لەم لا ئەنووسێ من نازانم بۆ هەیە ئەتوانن ئەو نەوتە ئاوا بڕوات، بەڵام زەختی ئەمریکی نەبێت بە وتوێژ و بە لژنە و لژنەکاری و ئەمە ڕۆشت و ئەو هاتەوە و چی کرد و چی نەکرد هیچ ئیسفادێکی باوەڕکەمەنە پاریان بە مکافعات و ئیفادی ئەمانەیاوە لە ئۆتێل ڕەشید و نازانم بریدیان و چی و ئەو ئۆتێلانەکە هەیە قەلب العالم خەوتون بەخەدەر نیوەی مەعاشەکە هەر لەوانە سەرف کراوە بە هاتوچۆ ئەمانە. ئەمە نابێ کاکە من گەژبین نیم لە ڕێکوتن لە نەوتە مستەحیلە لای خۆمەوە من نازانم بەڵێم یا ڕەبی من هەڵە بوو دێمە خزمەت مامۆستا عومەر جەنابیشت بەخێر بێ. دەمەوێت سەرنجی بەڕاستی بزانم لەسەر بۆچی ئەم جارە بەغداد داوای تاوی دۆستینەوە دەکات و ئەم جارە فشاری زۆر هەیە لەلایەن بەغداوە بۆ سەر هەرێم وەگەر سەر سەڵات دەرانێرێن و پێیوەستە بەچی بەڵێ ئەگەر سەرنج بدەین بارودۆخی ئەم جارەی ئەو دانوستانانەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغا لەوانە بڵین لە بارودۆخێکی سیاسی جیاوازدایە لە ئەوەی جارانی پێشووکە هەبوو. یعنی ئێمە بینین کە زۆرتر ئەمە پێیوەستە بە ئەو دۆخە سیاسی کە هەیە و زۆرتر وەکو مەلەفێکی سیاسی لە بینی بەغداد و هەرێمە مامەڵەی پێواکرێ بە تایبەتی ئەم جەنگەی دوایی کە لە نێوانی ئیسرائیل و کۆماری ئیسلامی ئێران ڕوویدا و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و ئەو فشارانەی کە ئێستا لەسەر حکوومەتی عێراقی هەیە و پەیوەندیەکانی نێوان حکوومەتی عێراق و کۆماری ئیسلامی ئێران و ئەو دۆسیەی شەڕی ئیسرائیلە کە هەیە کاریگەریەکی لەسەر ئەم دۆخی دانوستانانەش بە جۆرێک لە جۆرەکان هەیە. یعنی تۆ ئەبینی تۆ ئێستا چوارچێوەی هەماهەنگی کە لە بەغدا حکوومەتی بەدەستەوەیە و سوودانی کە نوێنەری چوارچێوەی هەماهەنگیە لە ناو حکوومەتە یان تەیب سامی وەزیری چوارچێوەی هەماهەنگیە لە ناو حکوومەتە لەبەرەوە یعنی زۆرجار لێکدانەوەی خراپ و نازانستی بۆ ئەم بابەتان ناکرێت چونکە وازانن سوودانی دەسەڵاتی ئەوەی هەیە ئیمزای هەموو شتێ بکە یان تەیب سامی هەر کاتێ ویستی پارە بنێرێ یان ڕێگری لە پارە بکە بە پێچەوانەوە یعنی ئەوانەی کە حکوومەتیان بەدەستە ئەو هێزانەی کە کاریگەرن لە ناو حکوومەتی عێراقیە ئەمانن فشار ئەکەن لە سوودانی یان لە تەیب سامی کە ئایا ڕێکەوتنێک ئەنجام بدایان ئەنجامی نەدا موچە بنێرە بۆ هەرێمی کوردستان یان نێنێرە بۆ هەرێمی کوردستان. بەڵام لێرەدا گرفتەکە ئەوەیە کە ئەم بارودۆخە سیاسیە چەندان ساڵی ڕابردوو یعنی نزیکەی بە 3 ساڵ 4 ساڵ لەمە پێشەوە ئەو کاتی کە لەسەر بودجەی دارایی لە پەرلەمانی عێراق ئیقراری لەسەر کرا یعنی نێرانی یەکێتی و پارتی خۆیان هەموو لێ بوون خۆیان ئیقراریان کردووە خۆیان ئیمزای ڕێکەوتنەکانیان کردووە و خۆیان وتویانە ئێمە نزیکەی و کاتەوە بزانام 400,000 بەرمیلمان هەیە 350 میلیارد داهاتی ناوخۆیە و ئێمە ئامادەین نیوەی داهاتەکە تەسلیم بکەین و ئێمە ئامادەین نەود لە ڕێگەی سۆمەوە بفرۆشین. یعنی بەڵام دوایی ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان پەشیمان بوونەوە لەمە یعنی حکوومەتی بەغداد زۆر جارویستی لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە ئێمە بینین کە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە پێویستە بەغداد موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیشە ئەو ئەرک و بەرپرسیارەتی کە لەسەر هەرێمی کوردستانە ئەبێ بەرامبەر بە حکوومەتی بەغا جێبەجێ بکە بۆ چونکە یعنی تۆ ئەبێ ئەوە بزانی تۆ حکوومەتێکی فیدراڵی باشە تۆ هەرێمێکی فیدراڵی لە ناو حکوومەتێکی فیدراڵیە باشە هەرێمی فیدراڵی لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییە تۆ بگەڕێرەوە بۆ دەستوری عێراق بزانە ئەو مافانەی کە هەرێمی فیدراڵی هەیەی چییە و سەلاحیات و هینەکانی تا کوێیە و ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکە یعنی ئەمان لەلایەکەوە ئەڕۆن ئەڵێن ئێمە پابەندین بە دەستورەوە لە هەر شوێنێ
ضروریان بوو پێویستیان بوو ئەڵێ نەبێ بگەڕینەوە بۆ دەستور بەڵام لە زۆر شوێنی ترا بەبێ گەڕانەوە بۆ دەستور چەندان کاری سەربەخۆکەن یعنی ئەو مامەڵی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوەکە لە ڕووی فرۆشتنی نەوتەوایکە لە ڕووی گازەوە ئەیکا یانیان ئەو عەقد و ڕێکەوتنانەی کە ئەڕوا لە ئەمریکا و لە دەرەوە ئەیکا ئەمانە هەمووی پێچەوانی دەستور و پێچەوانەی ئەوەن کە حکوومەتی ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵین کە ئەمانە ئەنجامیدەن لەبەرەوە هەتاکو ئێستا بەم شێوەیە هێناویانە بەڵام ئێستا ئێمە لە دۆخێکی تازەترین ئەوەیە کە ئێمە لە مانگی 11 ڕوبەڕووی هەڵبژاردنەبینەوە باشە سەرڕای ئەوەی دۆخە سیاسیەکە کە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێران و چوارچێوەی هەماهەنگیەوە هەیە لا مانگە دشێتەوە بەرەو هەڵبژاردنە ڕۆی لا مانگە سوودانیش لیستێکی هەیە بۆ هەڵبژاردن وە چوارچێوەی هەماهەنگیش ئەم جارە وەکو ڕێکلامێک بۆ هەڵبژاردن ئەم بابەتە بەکارهێنن بۆ چونکە ئێمە بڵین و نەڵین هەرێمی کوردستان و بەغا و هەرێمەکانی تر دوو هەرێمی لیگ جیاوازن لە ڕووی دانیشتنەوە لە ڕووی جوگرافیای سیاسیەوە لە ڕووی دید و بۆچوونەوە لە ڕووی ئەو پارتە سیاسیانەی کە لێرە هەن و کە لەوێ هەن لەبەرەوە ئەمان ئەیانەوێت لەو ڕۆوە لە ناو جەماوەری عەرەبی خۆیانە یعنی بەرەڕووی ئەوە نەبنەوە کە بڵێن ئێوە سازش بۆ کوردەکان ئێوە پارەی نەوتەکانی بەسڕە و شوێنەکانی تر ئەنێرن بۆ هەرێمی کوردستان لە هەمان کاتە ئەوە ئاشکرا و ڕوونە یعنی تۆ مانگانە هەتاکو ئێستا حکوومەتی مرکزی کە زیاتر لە تریلیۆنێک دۆلاری ناردووە باشە دینار بەڵام ئایا هەرێمی کوردستان لە نەوت چی ناردووە لە داهاتی ناوخۆچی ناردووە یعنی ئەما بینین مانگی پێشووتر تقریبا مانگی 50 ملیاری ناردووە دوایەوە 45 ملیار ماگانە داوای 150 ملیار ئەوان بە 4 مانگ 199 ملیاریان ناردووە بەڵێ یعنی تۆ سیرکە ئەمە یعنی چۆن مامەڵە لەگەڵ ئەماکەی تۆ ئەو تریلیۆنێک دینار ئەنێرێ بۆ تۆ بەڵام تۆ لە داهاتی ناوخۆ و لە نەوت و لە هیچ شتێکت دیار نیە ئەم جارە داواکاریەکانی بەغدا زیاد بووە ئەوەی کە لێ دەمێنین لەم باردۆخە چونکە پێشتر بەس داهاتی ناوخۆیان ڕادست کرد بە موچە دەهات بەس ئەم جارە بوو داوای تاوی دۆسی نەوتەکەش دەکەن بەڵێ ئەمە چونکە ئەمە بەم جارێ بە بڕای من ئەیانەوێت کۆتایی بەم دۆسیە بێنن و ئەم گەمە سیاسی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایکە نەهێڵن درێژە بکێشێ و بکەوێتە سەر ڕێڕەوی یاسایی و قانونی خۆی و لە چوارچێوەی دەستورە و لە چوارچێوەی بڕیارەکانی دادگای فیدراڵیە جێبەجێ بێ بۆ چونکە ئێستاکو وەکوتم ئەو بارودۆخە سیاسیەکە و بارودۆخی هەڵبژاردن و ئەو ئەمانە هەمووی کاریگەریان لەسەری هەیە لە هەمان کاتە ئەگەری ئەوە هەیە بۆ نمونە عێراق ئێستا بازەواکەن کە کەمی نەختینە هەبێ و باری دارایی عێراق ئەگەر بێت و ئاستی فرۆشتنی نەوت دا ببەزێ بەرەو خراپتر ئەڕوا و کۆمەڵێک هۆکاری تر هەن کە واکە کە زیاتر جەخت لەمە بکەنەوە و زیاتر پێداگری دا بکەن لەبەرەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەما بێتەوە بەرامبەر موچە خۆرانی خۆی ماوەی 2 مانگە تۆ موچە نەداوە باشە ئەنجا لە هەمان کاتا تۆ بە قاچاق فرۆشتی نەوت بەردەوامە ڕۆژانە 300,000 بەرمیل بە قاچاق ئەفرۆشی و مانگی 9 ملیۆن بەرمیل ئەفرۆشرێ باشە یعنی ئەمە داهاتەکەی کە نزیکەی ئەکاتە 500 ملیار دینار زیاتر و لەگەڵ ئەوە و لەگەڵ داهاتی ناوخۆ تۆ ئەتوانی یعنی ئەتوانی موچە بی بۆ نمونە ئەیتوانی بارودۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەو جۆرەی لێنەیە بازار بۆ جۆرەی لێنەیە و خەڵکی هەرێمی کوردستان بەم جۆرە باروگوزەرانی خرار نەبێ تۆ ئەتوانی پارەی مانگێکی موچەخۆران بی بەڵام نە پارەی مانگی 5 داوە ئەو مانگی 6 هاتووە سەر نەم پارەی مانگی 6 داوە لە هەمان کاتە ڕۆژی چوارشەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووەڵێ ئێمە ئامادەنین هیچ بۆ هەفتێک بنێرینەوە بۆ بەغا و چاوەڕێ ئەوانەکەین وەڵاممان بنەوە چاوەڕێ ئەوانە کرد کە شەوی دواتر چوارچەوەی هەماهەنگی کۆبوونەوە بکە و باسی ئەو مەسەلێ بکە بەڵام نە کۆبوونەوەکەی کردو نەباسی ئەو مەسەلێش کرا کە لەوێدا هەبوو دێمە خزمەتەوە سەحمەسین میان خزمەت بەڕێزت سەبارەت بە ناوتەکە کێشە لە سەرەوەی کە بەغدا داوای هەموو دۆسینەوەداها ئەوانیش داوای 110 بۆ 120,000 بەرمیل بۆ ناوخۆ دەکەن ئەمڕۆ ڕۆژنامە ڕێبوار کەلیم وەلیشتێکیشی نووسی بوو دەڵێ ئەو 110,000 بە قسەی خۆی بێ دەڵێ دەڕوا بۆ تورکیا و
لە ڕێبۆریەوە بۆ تورکایە دۆسیەی نەوت بڵێ ئەو بۆ پێراویستی ناو خۆی دەرستی لە سەڵاتدارانی هەرێم دەوێت باشترەیان لە بەغدا بەنزین و شتەکە دابین کە ئەوەی کە بۆ پێراویستی ناو خۆیە وڵا ئەگەر بەجارێکم بیتێ من شتێکی تاریخی هەیە لەسەر دروستکردنی دەوڵەتی عێراقی ڕەبتە هەم بە نەوتیشەوە ڕەبتە بە نەوت و داراییەوە بەڵێ ئەوەت بۆ باسکەم لە ساڵی 1920 کە دەوڵەتی عێراقی دروست بووە پیاوێکی یەهودی لە جوولەکەکانی بەغا بە ناوی ساسۆن حەسقیل هێناویانە پێشتر پەرلەمانتار بووە و ئەوانە و شارەزا بووە لە ئەموری مالی و ئابووری و ئەو شتانە 5 دەورە وەزیری دارایی بووە 5 دەورە ئەمە لە 1920ەوە کە ئەمری بۆتە چۆ وەزیری دارایی بووە دوایی هەل لە زەمەنی ئەوەی پێشەوەی ئەو کاتەی کە ویلایەتەکان بووە و ئەوانە لە شەریکاتی نەفتی عێراقی تورکی کە پێیان وتووە کە ئێتیفاقیەکی نەوتیان کردووە لەگەڵ بەریتانیەکان کێ دانیشتووە لەگەڵیانە ئەم پیاوە بەڕێزە باش ئەم سانسۆن حەسقیلە دانیشتووە کە وەزیری دارایی ئەو کاتە بووە یەکەم پێی وتوون من ئێتیفاقی لەگەڵ ئێوە ئەەکەم بە وەرەقی پارەتان لێ وەرناگرم بە عملەی ئاڵتوونی لێتاوەنگرن عملەی ئاڵتوونی چی بووە ئەوسا کە پاوەنی معدەنی ئاڵتوون بووە وەکو ئێستا نەبوو لەم ساڵانەی دووە کە لە ئاسن و لە جۆرەکانی کە تەبعیانە کرد عملەی ئاڵتوونی وەرگرتووە لە پاوەن جا بەریتانیەکان زۆر تەنگەتاو بوون بەوە چەند محاولەیان کردووە ئەم کابرایە لە وەزارەتەکانە لە پۆستەکەی خۆی لە هەموو هینێکە کابینەیەکە دوور بخرێتەوە دوور نەخراوەتەوە 5 دەورە وەزیری دارایی بووە کە وەزیری دارایی بوو خۆی ئێتفاقیاتی نەوتی دانیشتووە و سجیلاتەکانی ئیمزا کردووە خۆی قەرار دەربووە لەبەرەوەی داهاتی نەوت ئەبێتەوە بە ئیراد کە بووە بە ئێرادیش وەزارەتی دارایی ئەزانێت چۆن تەقسیمیکا و چۆن تەوزیعیکا بەسەر سێکتەرەکانە لەو کاتە کە ئەو پیاوە ئەوەشی کردووە یەکەم نەفەریش بووە کە نظامی میزانی داناوە یەکەم نەفەر بووە بوجە بەڵێ خۆی بووە بوجەی داناوە بوجە بە علمی دانرێ بە مالی نەک بە قانون دوایی بەرگی قانونی پیا ئەکرێ لە پەرلەمانە زەریبە و گومرگی داناوە کە یەکێکیش لە هاوکارەکانی ئیبراهیم الکەبیر بووە کە ئەویش یەهودی بووە مدیری محاسبەی عامەی مالیە بووە وەزارەتی مالیە هەر لە هەمان کاتا لە ساڵی 1932 هەستاون عملەیەکیان دروست کردووە بۆ عملەی عێراق کە پێی ئەڵێن دینار پێشتر ڕۆپیە و لیرە بووە لە عێراقا بەکارهاتووە ئەمانە لە ئێتیفاقی من بۆیە ئەم تاریخی ئەم پیاوەڵی وەزیر دەکەیمەوە وەزیرە کە وەزیری مالیە بۆ لەبەرەوەی ئەبێتەوە بەداهات لە ئەلفەوە بۆیە ئاگای لە ئێتیفاقیاتی نەوتی بوو زەمەوەسط لە وەزیری دارایی عێراق و هەرێمی شێرکە دەبێت وەزیری ئێمە وەزیری دارایی ئێمە لە هەرێما بەداخەوە دەوری مدیری خەزێنەیە گەبینێ ئەوە وەزیرەکانی کەش هەر یەکەیان وەکو مۆزەفێک دانراون کاتێ هەموو وەزارەتێک نظام داخلیەکی هەیە خۆی ئەبێ پرۆژەی هەبێ ئەم پیاوە لە زەمانی طاهر هاشمیە خۆی پرۆژەی یاوە منافەسە دروست بووە لەسەر ئەوە پنەوتێتی من ئەو پرۆژەی خۆم نەبێ هیچ کەسم وەستۆی دەبێ وەزیری دارایی ئێمە چی بکە بۆ وەزیری دارایی هەرێما وەسم دەبێت چی بکەمە وەست بۆ ئاگای لێتی چۆنە فرۆشت بەداهاتینەوت دەڵێ داهاتینەوت نایەتە وەزارەتی دارایی ئێجا من مەبەستم ڕۆڵی وەزیریان بۆن و وەزیرێکی دیکە دوێنێ دەڵێ داهاتینەوت سفرە
کەڵێ داهاتی 90 ڕاستەکە لە وەزارەتەکانی ئێمە هیچ کەس دەسەڵاتی نییە وەکو مۆزەفێک کارەکەن ئەوە نییە کە ئەڵێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کۆ ئەبێتەوە بۆ بینیتەوە لە وەزارەتی لە ئەنجومەنی وەزیرانە حەد یەکێک لە ڕسمەکانیشان دەست بەرزکاتەوە یان مناقەشەیەک هەبێ نییە کۆمەڵە قسەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران قسەی خۆیە کات و دەست دێنێ بە مێزەکە و خواحافیز دەبێت ڕۆڵی وەزیری دارایی چی بۆ نەم بارودۆخە ئەبێ وەزیری دارایی ئەگەر حەقیقەت هەبێ ئەبێ ئەو ئاگای لە هەموو شتێ بۆیە ئەمەی ئەسحاق سانسون حەسقیدم بۆ هێنایتەوە کە چۆن وەزارەتی دارایی دروست کردو و چۆن هاتووە دوایی ئەوە نەکی تا بوشتی لەبارەی مالیە و ئیقتصاد و ئیدارەوە بووە لە ساڵەکانی هەفتە زەمانی حکمی پێشوو ئەفو کتێبەکانیان کۆ کردەوە وەکو ئەرشیفێک ئێستا لە مەتحەفی بەغایە خەڵک ئەچێ سوودی لێوەرەگرێت بۆ توێژینەوە بۆ هەموو شتێک ئەم پیاوە هەموو دەورێکی هەبووە بۆ دارێرە سیستەمەکە ڕێگردا وەزیر دەبێ لە هەرێ ماوەستم وەزیری دارایی بێ یاخود وەزیری کەوێ ڕێگەدەن ڕۆڵی هەبێ لە مەسەلەی بۆی هێنایتەوە بۆیە ئەم مەسەلە تاریخیم بۆ هێناتەوە هی ئەم پیاوە ئەمە وەزیری دارایی ئێمە بۆ خۆ وەزیرەکانی کەش هەر یەکە لە ئاستی اختصاصی خۆی هەمان شێوە دەوری خۆی بینیوە بەس لە وڵاتی ئێمە هیچ وەزیرە خۆی پرۆژەی نییە پرۆژەی بۆ ئەنێرن ئەبێ ئەوە جێبەجێکەی ئەوەیە مەسەلە باش ئەی سەبارەت بەنەوتەکە ئەوەی کە پێداویستی ناو خۆی 120,000 کێشی لەسەرەیە لای هەرێم بمێنێتەوە بەو شێ دۆسی سوتەمەنی لە کوردستانیان بچێتە بەغدا و لەوێ بەغدا وەکو خۆی مامەڵەی دۆسی کاک حەکیم نەوت ئیتفاقیەک هەیە یەکەم گوتم هی 50 ساڵەکە ئەوە یەک دووش بۆری نەوتەکە مشتەرەکێک هەیە لە بینی تورکیا رووسیا پارتی کۆمپانیای کارڕوز نەفتە خۆم هەموو کەسە ئەزانێ ئەمانە بەو بۆڕیە هەر کە ئەڕوات ڕەت دەبێت $6 وەرەگرن $6 بەس بۆڕیەکەی عێراق کە ئەڕوات خۆیش بۆڕی هەیە چێت بۆ جیهان $1 ئەی باشە ئەم $5 زیادە ئەوان چۆن وازی لێنن تورکیاشی تایە و رووسیاشی تایە و پارتیشی تایە ئەمە یەک دووەمیش ئەو 120 باشە دوو بۆچوون هەیە یەکێکیان ئەو 120 ناچێتە ناو بەندەری جیهانەوە لە نیوەڕێی بۆڕیەکە ئەو نەوتە تورکیا سوودی لێوەرەگرێت ئەمە بۆچوونێکە ئیتر چەند ڕاستە چەند درۆیە من هەندێکیش دەڵێن هەر بۆ پاڵاوگەکانی خۆیان بەکاری ئێستا من ئەوە پێم دووەمیش ئەوەی کە ئەیەن بە کار و ڕۆزنەفت و قەیوان ئەمانە کار و لاناز و قەیوان بەڵێ ئەمانە کە ئەیاندنێ ئەو نەوتە نەوتی ئەم وڵاتەیە ئەبێ بە دەعم بیەنەوە بە منوتۆ ئەبێ بەنزین وەکو بەغا وەکو کەرکووک بە 450 بێ نەوت بۆ هەرزانیەکە گاز ئەوانە هەمویان بۆ هەرزانیەکە ئەمان ئەو نۆتە وەرەگرن ئەیەن بەو شەریکایە پارەش لەو شەریکانی خۆیان وەرەگرنەوە دوایی بە قازانجێکی زۆریش بە دووقات ئەیەنەوە بە خەڵکیکە ئەمە دۆسەی نەوتەکەیان دێمە خزمەت مامۆستا سەبارەت بەوەی کە ئێستا بڵین بەغداش بەرپرسیارەتیە لەو دواکەوتن بەڵام ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێمن ئەنی لە قسەکانیان بەغدا تاوانبار دەکەن بەس بۆچی وەزیرەکانیان ناکشێنەوە یاخود وەزیرەکانیان لەوێ قسەیەک ناکەن پاشە کشێ بکەن لە بەغدا ئەگەر پێیان وایە ناچێتە ژێرباری ئەوەی کە ڕێکەوتن بکات بەڵێ ئەوە قسەیەکە بە بەردەوامی لەسەر نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت لە بەغداد ینی ئەوان بەشدارن لە حکوومەتە وەزیری پارتیوێکێتی بەڵێ ینی وەزیرەکانیان بەشدارن سەرۆک کۆمار کووردە بجێگری سەرۆکی پەرلەمان کووردە وەزیری دەرەوە وەزیری دادگا ژینگا یعنی کۆمەڵە وەزیریان هەیە ینی لە دوای من کۆبوونەوەیانە کە پێری ئەنجام دراوە سیرەکەی هەموو وەزیرە کوردەکان بەشداریان کردووە
بەڵام لەوێ وەزیرە کوردەکان لە جیاتی ئەوەی باز لە بودجێ هەرێمی کوردستان بکەن و باز لە ناردنی پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن هەواڵی ئەوە هێناوەڵێن وڵا لە کۆبوونەوەکە هیچ باسی بودجێ هەرێمی کوردستان نەکرا. تۆش وەزیر بی دەتوانی هیچ پێ کاتێک کە هەرێم ینی بەڵێ پابەن نەبێ یاخود بڵین تەسلیم نەکە داهات دەتوانێت ینی تۆ ئەگەر ئێستا ئەوانەی کە لە حکوومەتی عێراقیا بەشداریان کردووە باشە ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستانە عێراقا بەشداریان کردووە یعنی ئەوانە نوێنەری کورد نین بە هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستانەوە نەڕۆشتون بۆ ئەوێ باشە کە تۆ بە هەڵبژاردن ئەڕۆی یعنی نوێنەرایەتی ئەم خەڵکاکەی یعنی ئەم خەڵکا ئەتکا بە نوێنەری خۆی بۆ ئەوێ بۆ هەموو کێشەکانی تۆ کە هەتا باشە ئێستا گەورەترین کێشە لە هەرێمی کوردستانە مەسەلەی نەناردنی بودجێ هەرێمی کوردستان نییە مەسەلەی دواکەوتنی موچە نییە کە دوومانگە باشە تۆ حکوومەت ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەی بەرامبەر بە هاوڵاتی خۆی ئەوەیە کە هاوڵاتی چ کێشەیەکی هەبێ چ گرفتێکی هەبێ ئەم هەرێمە چ گرفتێکی هەبێ پێویستە نوێنەرایەتی ئەمە بکە یعنی مامەڵی لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئەو فشارانەی کە دروستێکا بۆ دابینکردنی مافەکانی ئەم موچەخۆرانە بێ باشە وەک وتمان تۆ لە حکوومەتا بەشداری تۆ لە پەرلەمانە بەشداری باشە تۆ ئەمانە نابێوەکو کارتێکی فشار بەکاربیێنی بۆ ئەم بابەتەی کە ئەتەوێ بەڵام لە دیوێکی ترەوە ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئەزانن خۆیان ناتەواویەکانی خۆیان نەزانن کە موکوڕیەکانی خۆیان نەزانن ئەو کارە نایاساییانە ئەزانن کە کردویانە کەرەوەی داهاتی ناوخۆ نانێرنەوە بۆ بەغا داهاتی نەوت ڕۆژانە 300,000 بەرمیل ئەفرۆشرێ و داهاتەکەی سفرە و هیچی ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان هەردوو پارتی دەسەڵاتدارە بەژەکرێ و ڕێکەوتنێکی لە نێوانی یەکێتی و پارتیە بۆ داهاتی ناوخۆ بۆ خاڵە سنووریەکان کە ئەمان ئی ناوچەی خۆیان بۆ خۆیان ئەوانیشی ناوچەی خۆیان بۆ خۆیان لەبەر ئەوە ئەمان کەم و کوڕیەکانیان ئەوەمە زۆرە ناوێرن ئەمانەوەکو کارتی فشار لە حکوومەتی عێراقیا بەکاربێنن چونکە ئەبێت لەو کاتەیە ئێستا تۆ ئەگەر بەڕاستی لە ڕووی قانونیە و ئیشەکانت هەموو تەواو بێ و هەروەها لە ڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەموو قونسولی و شتەکان ئیشەکانی تۆ ئەبینن باشە ئەنجا حکوومەتی عێراقیش ڕۆژانە ئەمانەوەکو زانیاری ئەدا بە سەفارەتەکان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە ئەمریکیەکان بە خەڵکە یاساناس و قانونی و پارتە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق یعنی لەبەر ئەوە ئەمان چونکە هەڵوێستەکانیان ناڕوونە ناڕۆشنە ناشەفافیەتە داهاتی نەوت دیار نییە داهاتی ناوخۆ دیار نییە ئەوان تەنانەت باشە تۆ لەوانەیە گلەی لە حکوومەت ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان بکەی بڵێ بۆ داهاتی نەوت و ناوخۆ و خاڵک نانێرێتەوە بۆ بەغا ئەو ناینێرێتەوە بۆ وەزارەتە داراییەکەی خۆی ئەو ئەیا بە وەزارەتی دارایی هەرێم باشە کە نایا بە وەزارەتی دارایی هەرێم ئێستا تۆڵی نایا بە بەغا ئێوە بۆ خۆشی سرف ناکە ئێستا ئەو هەموو داهاتە هەیە ئەو هەموو داهاتە ناوخۆیە هەیە نیوەی موچەی مانگی دوانزەی لایە هەر کۆبۆتەوە ئەم دوو مانگە نەوت بە قاچاق فرۆشراوە داهاتی ناوخۆ هەیە باشە هیچی بۆ موچەخۆری هەرێمی کوردستان خەرج ناکە هیچی ناگەڕێنێتەوە بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەوە هەموو جارە بڕۆ وەزیری دارایی هەرێمی کوردستان کە لە ئەنجومەنی وەزیران یعنی دوایمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەڵێ چەند هینمان هەیە وا بزانم ئەڵێ 160 میلیۆن دۆلارمان 160 میلیۆن دۆلارمان هەیە باشە حکوومەتێکی بێ سەرمایە حکوومەتێکی بێپارە حکوومەتێکی بێداهات باشە هەر ئەمە هەنگاونان بەرەو ئەوە نییە کە تۆ ئیتر قەواری هەرێمی کوردستان بەرەو لاوازبوون بەری بەرەو تیاچوون بەری ڕۆزیرێکی حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم دەڵێ ئۆپۆزیسیۆن هەوڵی ناوبردنی قەواری هەرێم دەدات و ئەندێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن باز دەکات یعنی بڵێن بەچی لە ناو دەبرانی چی قەوارەکەی لاواز دەکەن لاوازی کردووە بەڵێ یعنی تۆ ئێستا کاکە یعنی تۆ فەرمو ئەم گرفتت هەیە ئەوە دوو مانگە موچەی موچەخۆران نەدا ئەنجا تەن نەک هەر موچەخۆر یعنی بڕۆ ناو بازار بڕۆ خەڵکی ترکە لە ناو بازارڕە کار و کەسابەت و ئیشی هەیە دوکاندارە خاوەن سۆپەرمارکێتە نازانم خاوەن چییە یعنی هەمووی ئیشی وەستاوە لەبەر ئەوە بەڵام تۆ ئیشەکانی خۆت هەر بەردەوامە هەر زەری بە وەرەگری نازانم پارەی قەتعی دوکانەکان وەرەگری پارەی بازار و چی و چی وەرەگری پارەی نەوت وەرەگری یعنی حکوومەت ئیشی نەوەستاوە پارە وەرگرتنی کەمی نەکردووە بەس ڕۆژ بۆ ڕۆژ
داهاتی خەڵک نامێنێ بازار وێرانە بێ موچەخۆر حاڵی خراپترە بێ باش ئێستا تۆ کەوتوی بەسەر ئەم دۆخەیە وەڵامێکی ئەو خەڵکە ئەو موچەخۆرە بەرەوە ئەگەر لەگەڵ بەغا ڕێک ناکەوی باشەی دەبێت چی مادام لەگەڵ بەغدا ڕێک ناکەوی مادامەکەی تەسلیم ناکەی هەمووی یعنی وەڵامی تۆ چییە ئێستا تۆ چۆن جوابی چۆن وەڵامی خەڵک و موچەخۆر و بازار و کەسابەت و ئەو هەمووهینی خەڵکایدا وەڵامی خەڵکیان بۆ گرینگە ئەبێت تۆ وەڵامی ئەو پرسیارە بیتەوە چونکە ئەم دۆخە بەم شێوە ناڕوە یعنی بەم شێوەیە کار ناکرێ یعنی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە ئاڵە چی ئەڵێ حکوومەتی بەغا موچە نانێرێ ئەبێ خەڵک لەمە دو هەڵوێستی هەبێ یعنی لە ئاز گەندەڵیەکانی لە ئاز نەودزیەکانی لە ئاز قۆرخکردنی داهاتی ناوخۆ ئەڵێ ئەبێ خەڵک هەڵوێستی هەبێ و خەڵک چی خۆپیشاندار کات دژی حکوومەتی بەغا و بڵێ وەڵا ئەمە پەیوەندی بە حکوومەتی بەغا لەبەرەوە ئێستا بە بڕوای من کەوتۆتە خاڵێکی یەکلاکەرەوە یان ئەوەیە ئەبێ ئەو داهاتی ناوخۆ نەوتەی کە بەغا داوایەکە تەسلیمی کا و لە بەرامبەرە موچەی هەرێمی کوردستان وەرگێ یان ئەوەیە ئەبێ خۆی ئەو موچەیە دابینکە ئەگەر هیچیان ناکە لەوانەیە بڵم چارەنووسی هەرێمی کوردستان بەرەو ئاقار و چارەنووسێکی نادیارە چێ و لەوانەیە ڕووداوی نەخوازرا و ڕوو بدە لەبەرەوە ئەبێ لەم حاڵەتەیە تۆ خۆت ئامادە بکەیت بۆ من لە حاڵەتێکیشا کە ئێستا بارودۆخی ناوچەکە ناتەواوە ئەگەری دروستبوونەوەی جەولەی دووهەمی شەڕی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل هەیە ئەگەری پێوەگلانی عێراق لەو شەڕە هەیە لەبەرەوە ئەو خەڵکە بەم بێداهاتی و بێموچەیە بەرگەی ئەو بارودۆخەیە ناگرێتکە لەوانەیە لە چەند هەفتەی داهاتوە ڕوبەڕووی بێتەوە سوپاس دەکەم ماوس حماسێن سەبارەت بە داهاتی ناوخۆ ئەو داهاتی نەوت دەڵێن بۆ حکومەت سفرە بەس خۆ بۆ یەکێتی و پارتی سفر نیەوەیە وە سەبارەت بە داهاتی ناوخۆش وەڵام من حەز دەکەم باسی داهات کرد شتێکی بنەڕەتی بۆ باسکەم لە داهاتە جاران داهات هی حکوومەت بوو بەڵێ پێش ئەوەی ئەم تەشکیلاتی حکوومەتی هەرێم هەبێت خاصن لە کابینەی نۆ بۆ سەرەوە بەجارێک هەموو شتێک تێک چووە ئەو ڕسومات و زەریب کۆمەڵی زەریبە و ڕسوماتی تایبەت هەیە کە وەری ئەگیرێ لە وەزارەتەکانە ئەتوانم بڵێم لە سا هەفتای ئێستا بە کۆمپانیای حیزبی وەرەگیرێ لە سا هەفتای لە ساسی ئەمێنێتەوە ئەچێتە خەزێنە تۆ ژینگە چییە کە لەو لا کۆمپانیایەک دروستکراوە لەم لا کۆمپانیایەک دروستکان دوو کەس دەنێرن سەر بینایەک عیمارەیەک چاوێکی پیا ئەخشێنن و 2 ملیۆن ڕسوماتی ئەو ڕۆشنەوە دەگرن بۆ نمونە لەو لاشوو لەم ناش لە وەزارەتی ناوخۆ ئەغڵبەی کراوە بە کۆمپانیا وەزارەتی کشت و کاڵ کراوە وەزارەتی کارەباوە لە بەرچاوتە وەزارەتەکانی چ وەزارەتێک هەیە آخر وەزارەتی دارایی تۆ خۆت بە شوێن پارە کۆکردنەوە ئاگەڕی کە خەزێنەکە فراوانکەی بەڵام بڕۆ سەر حدودەکان بزانە بێژگە چەند مۆزەفێکی گومرگ دانیشتووە یەک محاسبە 37,000 هینی پێ ئەڵێن گومرگی بێژگە ئەو وەسڵیتیە یەک وەسڵ هەیە هی حکوومەت بێ هەموو هی کۆمپانیاکانە ئەمە لەم سەرەوە داهات هەیە داهاتێکی زیاتر لەوەی کە وتویانە بەڵام بۆ کۆمپانیا حیزبیەکانە چێت ئەمە یەک دووش ئەوەی کە ماوەتەوە مامۆستا عومەریش ئیشارەتێکیە لەولا حیزبی دەسەڵاتداری ئەولا خۆی کۆنتڕۆلیەکە لەم لاش حیزبی دەسەڵاتدار کۆنتڕۆلیەکە ئەمە لە ڕووی داهاتەوە باشە ئەی حکوومەتی عێراق ئایا ئەم جۆرە وسوڵات و ڕسوماتە بە کۆمپانیا و کەتی تایبەت وەریەگرن بۆ خۆیان من ئەوە نازانم ئەوە یەک ئەگەر واشە ئەگەوانیە ئێمە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕئیسی لژنەی ئابووری عێراقە کە پێگاتەوە لە وەزیری مالیە پلاندانان بازرگانی پیشەسازی کاروباری کۆمەڵایەتی بانقی مرکزی محافظی بانقی مرکزی ئەمانە هەموو تایەتی ئێ باشە ئەو کابرایە کە خۆی دەسەڵاتێکی ڕەهای مالی و ئابووری لە عێراقدا هەیە
ئەی نابینێ نابیسێکە لەم وڵاتەی ئێمە داهات هەیە و ناگەڕێتەوە نابێ تحقیقێکی ئەوە بکەن نابێ بزانن ئەمە چی لێ ئەم پارێ ئێستا مادەم لەگەڵ بەغدا ڕێک ناکەون لەناو خۆ موچەنە ئەو جارە ڕێکەوتن نەکراوە ئەی موچە خۆران لە بەردەم چیدان ماگە موچە دواکەوتەوە 6 موچەی خەڵک فۆتاوە خەڵک چی کرد هەرەوەکات ئێستا بژاردەی دیکە نییە بژاردەی چی خەڵک چی بکات بژاردەکە یەکشتە وەکو موچە مەڵین وەکو داهات وەکو شتێک بکەن ئەمە بە خەڵکی معارەزەکانەکرێ وانە ئەحزابی معارەزە بۆ یەک ناگرێت ڕئیسی حیزبەکان بۆ پێش ناکەون لە ناو محافەزەکانە خەڵکەکەش بە شوێنەوە بە هەڵوێستێکی برسیەتی لەوانەوە دەست پێ بکە یعنی بە خەڵک ناکرێت کاکە ئەمانیش معارەزەکان تخوا کامیان لەگەڵ یەکترا علاقاتیان باشە هیچ کامیان علاقاتیان باش نیە بۆ واقع ئێمە بەتەماین ئەم معارەزانە شتێکمان بۆ بکەن ئەمانیش خۆیان خەریکی خۆیانن هیچ کامیان خەریکی خەڵکەکە نین ئەگە خەریکی خەڵکەکە بن دەفەرم و هەمووتان کۆ ببنەوە خەڵکیش لەگەڵتانە پێش هەمووشە خۆتان و کادرەکانی خۆتان بێنن با خەڵکیش برسیش بکەوێتە شوێنتان ئەوە نا وەڵڵاهی ئەمە ئەڕوات موچەژە فۆتێ نادرێت چاک ناکرێت ئەوە بەملا بۆلا بە تەوەسط لەوانەیە مەعاشێک دروستکەن لە فترەیەکە ئەوە بخوا هیچی نادرێت سوپاس دەکەم چاری نییە سپاس دەکەم مامۆستا عومەر دوو خولەکیش بۆ جەنابەت ئێستا چی چارەسەرە لە بەردەم چی داین وە لێکەوتەی ئەو دواکەوتنەوەی لەسەر خەڵک ڕۆژ بڵین ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت لێکەوتەی دواکەوتنی وشە لەسەر بازار لەسەر پێکاتی کۆمەڵایەتی خەڵک بەڵە خۆی لە ڕاستیە ئەوەی کە حکوومەت هەیە و حکومڕانانی یەکێتی و پارتی هەن و هەڵوێستیان ڕوونە یعنی کە ئەوان چۆن مامەڵیان کردووە بە درێژایی دیان ساڵی ڕابردوو چۆن مامەڵیان کردووە چۆن بوون ئێستاش هەر ئاوان بەڵام لێرە بەرپسیارەتە گەورەکە ئەکەوێتە سەر کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ پارتە ئۆپۆزیسیۆنەکان باشە ئەگەر ئێمە بۆ نمونە خاوەنی کۆمەڵگەیەکی مەدەنی بووینایە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵ و کاریگەری باشیان لە ناو خەڵکە هەبووە بۆ نمونە یعنی سندیکای کرێکاران لە تونس یعنی ئەو خۆ پیشاندانە گەورانەی کە بووە هۆی ڕوخانی زین العابدین بن عەلی سەرەتا لە سندیکای کرێکارانەوە دەستی پێکرد چونکە ئەم سندیکایە ئەوەندە بەهێزە و ئەوەندە ڕۆڵ و کاریگەری لە ناو کرێکارانە هەیە ڕۆژێک کە بڵە خۆپیشاندانە بە ملیۆنان خەڵک دێنە پایتەخت و لە پایتەخت خۆپیشاندانەکەن یعنی لەبەر ئەوە ئێمە یەکێک لە کاریگەری نێگەتیڤەکان ئەوەیە ئێمە کۆمەڵگەی مەدەنیمانە ئێمە نزیکەی لە هەرێمی کوردستان نزیکەی 4000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە ئەم ڕێکخراوانە لە جیاتی ئەوەی داوای مافەکانی خەڵک بکەن داوای مافەکانی چون و توێژەکان بکەن چوونە ژێر هەژمونی دوو پارتە دەسەڵاتدارەکە و هەژمونی خۆی بەسەریان ئازاڵ کردووە و جوڵە و حرەکە و هەموو شتێکی لێ بڕیون و میدیای ئاسادیش کابێ ڕۆڵ و کاریگەری خۆی هەبێ ڕۆڵی میدیای کاریگەریش سنووردار کراوە و ئۆپۆزیسیۆنیش کە لە ڕاستیە ئێمە ڕاستە خەڵکێکی زۆری ناڕازیمان هەیە یعنی تۆ سەیری خۆپیشاندانەکان بکە کە خەڵکی ناڕازی لێەوە سەر هەڵەدا وەخەی بۆ نمونە سەیری فەیسبووکە سەیری خەڵکی بازار و فەرمانبەر و ئەمە بکە یعنی لەوانە بڵێم لە 180 خەڵک ئێستا لە کۆمەلگای ئێمە کۆمەلگای ناڕازیە بەڵام ئەوەی کە خەڵکی ناڕازی ڕێک ئەخاو ئاراستەیەکە چییە؟ ئەبێ پارتە ئۆپۆزیسیۆنەکان بن پارتی سیاسی بێ ڕابەرایەتی خەڵکی ناڕازی بکە وەکو مامۆساوتی یعنی ئێستا ئەبوایە بەرەیەکی پارتە ئۆپۆزیسیۆنەکان هەبوایە و ئێستا کۆبوونەوەی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان هەبوایە بەیەکەوە ڕێکارێکی هاوبەشیاندا بنایە کە بۆ ئەم دۆخەنا لەبارە ئێمە چی بکەین چونکە ئەگەر پارتی ئۆپۆزیسیۆن ئێستا ڕۆڵی نەبێ و ئێستا نەیاتە سەر شەقا بوو ئێستا تێکەڵاو بە خەڵک نەبێ و بەدەم ناڕەزایەتیەکانی خەڵکەوە نەبێ ئەی تۆ پارتی ئۆپۆزیسیۆنت بۆ چییە؟ پارتی ئۆپۆزیسیۆن ڕۆڵی چییە؟ یعنی چ ڕۆڵێکە بینێ؟ کە ڕێگر بووە ئۆپۆزیسیۆنی ساختە ڕێگر بێت لەبەرەوەی کە دەنگی ناڕازی دروست بێت یەکێک لە ئیشکالەکانی کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە حکومڕانەکان تەنها ئەوە نییە کە بواری حکومڕانیان کۆنتترۆل کردی بێت تەنانەت هاتوون بواری ئۆپۆزیسیۆنەکەشیان بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆل کردووە یعنی ئێستا تۆ ئەیبینی پارتی هەیە پارتێک کە زۆرینەی کوتلەی پەرلەمانی بەدەستەوەیە لە ناو هەرێمی کوردستانە بە هەمان ئاراستەی ئەوە هەنگاوانێ کە
خزمەت بە دوو پارتە حکومڕانەکەکە یعنی ئەمەش ئیشکالێکی گەورەی بۆ تۆ دروست کردووە لەبەر ئەوە بەڵام ئەبێ مراجعات هەبێ ئەبێ بە خۆداچوونەوە هەبێ و ئەبێ ئۆپۆزیسیۆن بەڕاستی ڕۆڵی کاریگەری خۆی لە ئەم دۆخانەیە هەبێ و خەڵک گوێبیستیان بێ. سەکاتنەوە بۆ کوردی سوپاس دەکەم. کاتێکی کەم بەڕاستی من هەموو جارێمەوێ ئەمە بڵێم ئێمە ڕێکخراوەکان کە هەیە مامۆسایانە خوێندکارانە حەچی پزیشکانە ئابووری ناسانە نازانم چیە ئەمانە قوڕیان کردووە بەسەر ئەم مشتەماعە هەر یەکەیان تەنسیب و تاعینی حیزبێکن لەو دوو دەسەڵاتە دایناون بە سەرۆکی ئەو لەقو سەندیکایانە دەمکوتیانەکەن ئەوە نا ئەبێ ڕێکخراوەکان بێنە ناو بازارە و لەگەڵ مەعارەزە. سوپاسان دەکەم مامۆستا حەسێن هەورامی و مامۆستا عومەر عەلی مادەمان کردن زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.